دەستە ماندووەکانی بۆ سەوزکردنی شاخی گۆیژەیە لە سلێمانی. باقی ماوەی زیاتر لە 20 ساڵە دار و نەمام دەچێنێت و خزمەتیان دەکات. دڵتەنگیش دەبێت کاتێک کە زیان بە دارێکیان بگات. بەیانیان ئێمە سەعات 4 یێنە سەر شاخی گۆیژە بۆ ئاودارچنی ئەو نەمامانی کە ئەزێتمە لەگەڵا کێشاوە. داواکاریەوە لە خەڵک چیە؟ چۆن پارێزگاری دێت؟ وەڵای داواکاری ئێمە لە خەڵک ئەوەیە ئێستا ئەمە ڕیزێن نەمامەتومان ناشتووە لێرە هەر هەمیاشکانەوەتەوە. داواکارین ئەمە بۆ بەرژەوەندی ئەوانە نەیشکێننەوە. پرۆژەی سەوزکردنی شاخی گۆیژە کە بە چاندنی زیاتر لە 22,000 نەمام لەسەر ڕووبەری 200 زەوی دەستی پێکرد تەواو بوو. لە ئێستادا لە قۆناغی پاراستن و ئاودانی نەمامەکانن بۆ بە سەوزی هێشتنەوەیان. هەنگاوی قۆناغی سێم ئاودانە کە ئەویش ئاودانی نەمامەکانە و بە تایبەتی لەم وەرزەیە کە ئەمساڵ بەداخەوە بۆی وشکە ساڵیەوە زووتر دەستمان کرد بە ئاودان لە 15 چوارەوە ئێمە دەستمان کردووە بە ئاودان و سیستمی ئاودێریمان بۆ داناوە بە شێوازی قەترە کە ئاو بگا بە هەموو نەمامەکان و بەپێی جەدوەلێکی تایبەتی بەپێی پشکنین بۆ گڵی نەمامەکە کە بزانین ڕێژەی شێکەی چەنە بەپێی ئەوە ئێمە هەفتانە ئاو ئەدەین و بەردەوامی لە ئاودان هەتا ئەو کاتێک کە پێویستیان بێ نەمامەکان. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ڕێژەی سەوزایی پارێزگاکە زیاترە لە 15% کە لە ستانداردی جیهانی بەرزترە. ئێمە لە ئێستاە خەمی ئەو سەوزایی هەیە کە لە سلەیمانیە خەمی پارێزگاری و پارێزگاری لێکردن و مانەوەیەتی بە تایبەتی دارەکانمان لە ئێستا بەهۆی کەم و کوڕی بووجە و نەبوونی پارەوە ئێمە دەستمان بەم سەوزایە گرتووە کە نێڵین وشک بێ ئەوەی وشک بوو ئێڕێنینەوە لە شوێنی خۆیان. بەرنامەمان هەیە سەوزایی زیاد بکەین بە مەرجێک ئەگەر حکوومەت بتوانێت پارەمان بۆ دابین کە وەک بەڕێوەبەرایەتی باخچەکان. هەوڵەکان بۆ سەوزکردنی سلێمانی بەردەوامە، بەڵام دابینکردنی بودجەیەکی تایبەت بە مەبەستی خەرجکردنی لە ئاودان و پاراستنی ئەو سەوزاییە بە گرنگ دەزانرێت تاوەکو ڕێژەی سەوزاییەکە بۆ بەرزترین ئاست بەرز ببێتەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.